بەشی چوارەم کتێبی هێز لەبارەی ئەوەی کە حەزتان لێیەتی قسە بکەن. کاتێک لەبارەی کێشەداراییەکان، پەیوەندیەکان، نەخۆشی و تەنانەت کاتێک لەبارەی ڕاوەستانی دۆخی کار و کەسابەتتان قسە دەکەن، لە هەموو ئەمانەدا ئێوە لەبارەی هەندێک بوارەوە دەدوێن کە حەزتان پێیان نییە. کاتێک لەبارەی هەواڵێکی خراپ کە لە هەواڵەکاندا بیستووتانە، یان کەسایەتیەک یان دۆخێک کە بۆتە هۆی دڵناڕەحەتی و زیزبوونی ئێوە قسە دەکەن، لە ڕاستیدا لەبارەی ئەو شتانەی کە حەزتان پێ نەکردووە دواون. قسەکردن لەبارەی ڕۆژێکی خراپ کە تێتان پەڕاندووە، درەنگەیشتن بە دیدارێکی فەرمی، گیرۆدەبوون لە ناو ترافیکێکدا یان لە دەستدانی پاسی گشتی، هەموو ئەمانە لەبارەی شتگەلی ناخۆشەون، ڕووداوگەلی بچووکی زۆر لە ڕۆژێکدا بۆ ئێمە ڕوودەدات. ئەگەر ئێوە بەس خۆتان گیرۆدەی قسەکردن لەبارەی ئەو شتانەی حەزتان لێی نییە بکەن، بەم شێوەیە ئیتر تەواوی ئەم ڕووداوە بچووکانە دەست دەخەنە نێو دەستی یەک تا گوشار و کێشەی زۆر لە ژیانتاندا بەدی بێنن. ئێوە دەبێت لەبارەی هەواڵی باشی ڕۆژانە قسە بکەن، لەبارەی ئەو دیدارەی ئەنجامێکی باشی بووە قسە بکەن، ئەوە بڵێنەوە کە هەمیشە حەز دەکەن کاتناس بن و کات بە فیڕۆ نەدەن، ئەوە بڵێنەوە کە هەستی تەندروستی و سەلامەت بوون چەند هەستێکی باشە، لەبارەی قازانجی دارایی کە لە کارەکەتانەوە بەدەستان هێناوە قسە بکەن، لەبارەی هەلومەرج و ڕەفتارگەلێک بە درێژایی ڕۆژهەتان بووە و ئەنجامێکی باشیان بووە قسە بکەن. ئێوە دەبێت لەبارەی شتە حەز لێکردووەکانتان قسە و باس بکەن تا هەموو ئەوانە بۆ ئێوە دووبارە و دووبارە ڕوو بدەن. ئەگەر هەمیشە لەبارەی ئەو شتانەی حەزیان پێناکەن بۆڵەبۆڵ و ورتە ورد بکەن، بەردەوام وەکو تووتی ئاسا بیانڵێنەوە، لە ڕاستیدا وەکو تووتی خۆتان دیل و گیرۆدەی قەفەس کردووە کە خۆتان دروستان کردووە. هەر جارێک کە لەبارەی بابەتە ناخۆشەکانەوە قسە دەکەن، شیشێکی ئاسنتان بە شیشە ئاسنەکانی زیندان زیاد کردووە و خۆتان لە تەواوی ڕووداوە خۆشەکان بێبەش کردووە. کەسانێک ژیانێکی شکۆداریان هەیە زیاتر لەبارەی ئەو بوارانەی کە حەزیان لێکردووە قسە دەکەن، لە ئەنجامدا بەرەو شتە باشەکانی ژیانیان بەبێ هیچ سنوورداریەک پەلکێش دەبن. ئەمانە وەکو باڵندەگەلێکن لە ئاسمانی پان و بەریندا باڵ دەگرنەوە. لەبەر ئەوە کاتێک هەست بە ئازادی دەکەن و توانای بەرزەفڕینیان دەبێت بۆ هەبوونی ژیانێکی شکۆدار، ئەبێت ئەو شیشە ئاسنینیانەی قەفەز کە ئێوەی لە خۆیدا جێ کردوتەوە نەهێڵن، خۆشەویستی بنوێنن، بەس لەبارەی ئەو شتانە و ئەو بابەتانە قسە بکەن کە حەزیان لێ دەکەن. ئەو کات دەزانن کە لە ئەنجامدا هەر ئەم عەشقەیە ئێوە لە داوی قەفەزدا ڕزگار دەکات. بەم شێوەیە ئێوە ڕاستیەکان تێدەگەن و تێگەیشتنیش هەوێنی ڕزگاربوونی ئێوە دەبێت. عیسای مەسیح ڕەزای خۆی لێبێت. بەهێزی عەشق هیچ شتێکی ناممکن بوونی نییە. گرنگ نییە ئێوە چ کەسێکن، گرنگ نییە لە چ دۆخێکدان، گرنگ ئەوەیە هێزی عەشق دەبێتە هۆی ڕزگاربوونی ئێوە. من خانمێک دەناسم بەس بە عەشق توانیوێتی شیشە ئاسنینەکانی لەناو ببات و ڕزگاری ببێت. ئەو پاش 20 ساڵ زەواجی ناسەرکەوتوو لە هەلومەرجێکی خراپی داراییدا بوو، بەهژاری دەژیا و ناچار بوو کە منداڵەکانی گەورە بکات، لەگەڵ هەموو ئەو کێشە و بربەستانەی کە لە سەرەڕێگەکەیدا بوون. ئەو مەجالی ئەوەی نەدا کە بێهیوایی و تووڕەیی یان هەر هەستێکی ناتەندروستی تر لە دڵیدا چەکەرە بکات. ئەو هەرگیز لەبارەی هاوسەری پێشوویەوە قسەی خراپی نەدەکرد. بە پێچەوانەوە لە بیر و خەیاڵی خەونیدا لە بیر هاوسەرێکی نوێ و تەواو کامڵ و سەرنجڕاکێشدا بوو. گەشتی کرد بە تەواوی ئەوروپا.
لەگەڵ ئەوەی هیچ پارەیەکی پێ نەبوو چوو پاسپۆرتی دەرهێنا و هەندێک پێداویستی تری بۆ سەفەرەکەی ئامادە کرد. ڕاستیەکەشی توانی لە ئەنجامدا هاوسەرێکی تەواو کامڵ و سەرنجڕاکێش بۆ خۆی ببینێت و پاش زەواجکردن لەگەڵی بۆ خانووی هاوسەری کە لە نزیک زەریا بوو ڕۆیشت و ئێستاکە ژیانێکی باش و خۆشی لە پاڵ ئەودا بەسەر دەبات. ئەم خانمە هەرگیز لەبارەی ئەو شتانەوە قسەی نەدەکرد کە حەزی پێیان نەبوو، بە پێچەوانەوە بڕیاریدا خۆشەویستی بە هەموو شتێک بنوێنێت و لەبارەی ئەو شتانەی کە حەزی لێیەتی بیر بکاتەوە و قسە بکات و ئەنجامیشی ئەوە بوو خۆی لە ژانی ڕەنج و بەڵاو کێشەکان ڕزگار کرد و ژیانێکی جوانی بۆ خۆی بەدیهێنا. ئێوە دەتوانن ژیانتان بگۆڕن لەبەر ئەوە خاوەن توانایەکی بێسنوور لەبارەی پێشهاتە دڵخوازەکانتانن. لەبەر ئەم تواناییە بێسنوورە سنوورێک لە پێشهاتە باشەکان لە ژیانتاندا بەدی دێت. بەڵام هێزی ئێوە زیاتر لەمەیە کە بیری لێ دەکەنەوە و وشەی پۆزەتیڤ لە وجودی خۆتاندا ڕەنگ بداتەوە. لەبەر ئەوە یاسای ڕاکێشان لە بیرکردنەوە و هەستەکانتان کاردانەوە پیشان دەدات. ئێوە ئەبێت عاشق هەست پێ بکەن تا بتوانن هێزی ئەو بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆتانەوە. خاڵە گرنگەکانی هێز. یەکەم، عاشق لاواز، شکێنەر یان سست نییە. عاشق هێزی پۆزەتیڤی ژیانە. عاشق سەرچاوەی پەیدابوونی تەواوی باشیەکان و خاڵە پۆزەتیڤەکانە. دووەم، هەرچیەک دەتانەوێت ببن، ئەنجامی بدەن یاخود بتانەوێت، هەموویان بەهۆی عاشقەوە بۆتان بەدەستێت. سێم، هێزی پۆزەتیڤی عاشق دەتوانێت هەر شتێکی باش بۆتان بخوڵقێنێت، باشەکان لە ژیانتان فراوان بکات و خاڵی نێگەتیڤی ژیانتان بگۆڕێت. چوارەم، هەر ڕۆژ و ساتێک هەڵی دەبژێرن کە بە شتێک عاشق بنوێنن و هێزی پۆزەتیڤی ئەو کۆنتڕۆڵ بکەن، یاخود ئەوەی هیچ کامێکیان ئەنجام نەدەن. پێنجەم، یاسای ڕاکێشان هەمان یاسای عاشقە و ئەم یاسایەیە ژیانتان دەخاتە چوارچێوە و چاودێری خۆیەوە. شەشەم، بە هەر دەستێک لە ژیانتان دەبەخشنەوە، هەر بە هەمان دەستیش وەری دەگرنەوە. ئەگەر پۆزەتیڤ بن، کاردانەوەی خەڵک پۆزەتیڤ و ئەگەر نێگەتیڤیش بن، کاردانەوەی خەڵک نێگەتیڤ دەبێت. حەوتەم، ژیان ڕووداوێکی لە ناکاو نییە، بەڵکو ئەوەی ئێوە لە ژیان دەیدۆزنەوە ئەو شتەیە کە خۆتان بە خەڵکتان بەخشیوە. هەشتەم، بیرکردنەوەتان چ پۆزەتیڤ بێت و چی نێگەتیڤ، هەموویان بە شێوازێکی ورد و ئۆتۆماتیک وەکو ئیکۆی دەنگ بەرەو خۆتان دەگەڕێتەوە. نۆیەم، ئەو کەسانەی ژیانێکی سەرکەوتوو شکۆداریان هەیە زیاتر لەبارەی ئەو شتانەی حەزیان لێکردووە قسە دەکەن. دەیەم، لەبارەی هەواڵە خۆشەکان و ئەوەی خۆشتان دەوێت قسە بکەن و بەم کارە تەواوی شتە حەز لێکردووەکانتان بەرەو خۆتان ڕابکێشن. یانزە، ئێوە تواناییەکی لە ڕادەبەدەرتان لە بیرکردنەوە بە بوارە حەز لێکردووەکانتان هەیە، کەواتە خاوەن هێزێکی بەهێز لە ڕاکێشانی باشیەکان بەرەو خۆتانن. دوانزە، عاشق بنوێنن، چونکە بەم کارە لە گەورەترین هێزی جیهان سوودمەند دەبن. هێزی هەستەکان. تەواوی هەستەکان واتە ڕاز. نوێل گێدارد. ئێوە بوونەوەرێکی هەستناستک و هەستیارن. لە سەرەتای لەدایکبوونەوە ئێوە و خەڵکانێکی تر بەردەوام خەریکی هەستکردنی شتە جۆراوجۆرەکانن. لە کاتی خەوتندا توانای وەستانی بیرکردنەوە هەبووەکان لە دەرونی وشیارتانن، بەڵام هیچ کاتێک ناتوانن هەستەکانی خۆتان کۆنتڕۆڵ بکەن یان بیان وەستێنن. لەبەر ئەوە مەرجی زیندوومانەوە لە ژیان هەستکردنی ژیانە. ئێوە لە بنەڕەتدا بوونەوەرێکی هەستناسک و هەستیارن.
لەبەر ئەوە هەر ئەندامێک لە ئەندامانی جەستەتان بە شێوازێک خوڵقێنراوە کە توانای هەستکردنی ژیانی هەبێت و ئەم قسە و باسەش بە هیچ جۆرێک لە ناکاو نییە. ئێوە خاوەن هەستی بینایی، بیستن، چەشتن، بۆنکردن و هەستکردنین، کەواتە دەتوانین هەموو شتێک لە ژیانی خۆماندا هەست پێ بکەین.